هاوشێوەی ناوچەکانی دیکە شاری کەرکووک پێشوازیەکی گەرم و گۆڕ لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکات و وەک بەشێک لە کولتوری ڕەمەزانیش هاوڵاتیان و ڕۆژەوانان بە تامەزرۆییەوە ڕوو لە بازاڕەکان دەکەن و پێداویستیەکان بۆ سەرسفرەکانیان دەبەنەوە. بەڕاستی خۆی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە، مانگێکی پڕ خێر و بەرەکەتە بۆ هەژار، بۆ دوکاندار، بۆ ئیتر ئەوانی کە پێویستی ناو ماڵە و پێویستی خواردن ومانەیە هەموو کەسێ خواستی لەسەرێتی، بەس بە تایبەتی خواستەکە دێتە سەر تورشیات و شیرینی. زیاتر تورشیات سەرنجی بۆ ڕاکێشەکە بۆنی هەیە، تامی هەیە، خەڵک حەزەکە لەسەر سفرە حازر بێ، ئەگەر میوان بێ، ئەگەر خۆی بێ، هەر ئەگەر وەک هینێکش بێ، بۆ بۆنەیەکش بێ، بۆ ڕکلامێکش بێ، بۆ شتێک بێ لەسەر سفرەدایانە لەبەرەوەی خواستی لەسەرە خەڵک یعنی بۆن و تامیەکات ئەوەی کە پێویستی پێێتی بە ڕۆژوە ئەوێ یعنی دڵی ئێوێ ئەوە بک بۆ خۆی. گرنگ نییە خۆی لە ڕەمەزاناچێ بێ، بەس گرنگ ئەوەیە کە خەڵک بە ڕۆژوە، خەڵک بە ڕۆژوە نەفسێ چێتە سەر شتێک ڕاست ئێستا کەم و کورتیەوە هەیە کە مەعاش نییە و بازار ئەو بازاڕە نییە، بەس هەر بای ئەوە خەڵک بای نەفس خۆی ئیشەکە و بۆ نەفس خۆی شتە هەوڵەدا بۆ هەموو شتێک. کەرکووکیەکان بۆ مانگی ڕەمەزان هەمیشە لە پێشوازیدا بوون، بە مانگێکی جیاواز لە مانگەکانی دیکەش وەسفی دەکەن. طبعا ڕەمەزان باکی جیاوازیە لەگەڵ مانگەکانی دیکە، مایەکە پڕ لە خێر و بەرەکەت لە قورئانە باس کراوە، ئینسان دەبێ ئەو مانگە خۆی تەفەڕۆکە بۆ عیبادەت و بۆ خواپەرستی و بۆ نوێشکردن و بە شەوتاعەتی و بۆ تەراویح و خەڵکی کەرکووک خەڵکی کەرکووک باشە، دامە فەقیرە، دایمە لە پێشوازیە، حەزی بۆ مانگەیە، حەزی بە خێراتەیە، حەزی بە تاعەتەیە، حەزی بە خزمەتکردنەیە، باشن لە ڕوو لەو ڕێوە زۆر باشە خەڵکی کەرکووک، دەست دەکەم خەڵکێکی باش. جیاواز لە کولتورە ڕەمەزانیەکان داواش دەکرێت گەنجان لەم مانگەدا لەبەری سەرقاڵبوون بە کاری دیکەوە ڕوو لە مزگەوت بکەن و کاتەکانیان بە پەرستش پڕ بکەنەوە. و داواشەکەین لەو گەنجانی کە لەو کەسانی کە نوێژ ناکەنەوەوانێک کە بە سین و زەرف و بەشتی لاوەکیەوە کە شەوانی ڕەمەزان بەڕێەکەن بچنە مزگەوتەکان و لە مزگەوتەکان بەڕێ بکەن، لەبەر ئەوەی بەڕاستی هەر دانیشتنێکت لەو مەجلیسی ذیکرەدا بۆ نمونە عنی مامۆسای وتارێک خوێنێتەوە عەسرە شەوە هەر کاتێکە ئەگەر دیکر باسی وتارێکە شتێکە تۆ هەر لەو مەجلیسە بەس دانیشتنەکەت ئەجر پاداشە بۆت، هیچ ئیسفادە نەکەی لەو مامۆسایی کە وتارت بۆ خوێنێتەوە مادام دانیشت لەو مەجلیسی ذیکرەیە خی گەورە لەو ئەجر و پاداشە بێ بەشت ناکات و بەخوای گەورە لە گوناهەکانت خۆشە بێ ئینشاءڵڵا. مانگی ڕەمەزان مانگی خێر و بەخشندەی و پەرستش و شەو بێداریە، دەرفەتێکە بۆ زیاتر نزیک بوونەوە لە خودا و لێ خۆشببوونی تاوانەکان.